تازە سابە لە ئیمڕۆ لە شاری هەولێر بە دروشمی زانست پەروەردە پێشکەوتن دەستمان پێ کرد. گەر دەتەوێت منداڵەکە یەکەمین هەنگاوی لە داهاتوو باشین هەنگاو بێت، باخچە و قوتابخانەکانی کلێڤەر ناوەندێکی پەروەردەی پێشکەوتوو کە گرنگی تەواو بە زانست و پەروەردە دەدات. بۆ ئەم ساڵ و لە هەنگاوێکی پەروەردەی گرنگ، باڵەخانەی چوارەمی قوتابخانەکانی کلێڤەر کرایەوە. ئێستا دەتوانن سەردانمان بکەن و نایە منداڵەکانتان تۆمار بکەن. بۆ قۆناغی باخچە منداڵانی 4 ساڵی 5 ساڵی ناویان تۆمار دەکرێت. لە قوتابخانە قوتابی لە پۆلیەکی بنەڕەتی تاوەکولێ بنەڕەتی ناویان تۆمار دەکرێت. هەروەها بۆ قۆناغی ئامادەی قۆناغەکانی 10، 11 و 12 زانستی ناویان تۆمار دەکرێت. خوێندن لە قوتابخانەی کلێڤەر 4 بە زمانی ئینگلیزیە. هەوڵەکانی خوێندن تەواو جیاوازن و بە هەموو پێداویستەکانی خوێندن ئامادەکرا بۆ قوتابیانی ئازیز. نوێترین هۆکارەکانی خوێندن لە گشت پۆلەکان ئامادەیە بۆ مامۆستایان و قوتابیان بۆ ئاسانکردنی خوێندن. لێرە خوێندنی کوڕ و کچ بەجیا دەبێت. باشترین هۆکارەکانی گواستنەوە بۆ گشت گەڕەکەکانی شاری هەولێر فراهەم کراوە.